هەرتێ و ژمارە ڤەگرین ڤایرۆسا کۆرۆنا لە ئەمریکا بلند بە. ڕێبەرین رووسیا، تورکیا و ئیرانê tekezê li ser li hevhatinên siyasî di Sûriya de dikin. Ji bo ku bigihine dengdaran kampênên hilbijartinên serokatiya Amerîka rû dikin teknolojiyayê. سلااو و ڕێز و هیڤێن دەمەخۆش لەگەڵ بەرنامە کورد کونەکشن ji dengê Amerîka li Washington ji ber belavebûna ڤایرۆsa کۆرۆنا هێشتا ئەم بەرنامên xwe li malê pêşkêş dikin. Li Amerîka li van rojan û her rojê jimare vegrên ڤایرۆsa کۆرۆنا digehta 50,000 û fermandarên wan wîlayetên ku jimare vegiran lê bilind da fermana girtina bazaran dide neve. Ostanê herî pitir ber bi nû derketina ڤایرۆsê ketî Kalîforniyaya. Fermandarê Kalîforniya fermana girtina xwaringeh bar û cihên xirvebûna hundir ya xelkê da û got nû belavebûna ڤایرۆsê nerehetiyê peyda dike. Ostanên dî vegirên ڤایرۆsê lê bilind dibin Arizona, New Mexico, Texas, Florida û Georgia ne. Heta niha jimare vegiran li serenserî cîhanê gihiştiye nêzîkî 10,750,000 li Amerîka 2,675,000 û pitir ji 126,000 jî li Amerîka pêmirine. Çend mehan piştî danana astanga Navayeketiya Ewropî sunûrên xwe li pêş çarda welatan vedike ku ew dibêjin vegirên ڤایرۆsa kۆrۆna lê gelek kêm e. Amerîka ne di nav wan çarda welatan de ye ji ber jimare ڤایرۆsan lê bilind dibe. Sexlemiya giştî li Ewropa jî rastî aloziyan dibe. Lê bendkirina hatin û çonê aloziyan durist dike di peywendiyên nêvbera welatên li ser Atlantik. شەقام و شوێنە سەرنجڕاکێشەکانی پاریس زۆر بەدەگمەن بەم شێوەیە بێدەنگە. هەندێک گەشتیاری ناوچەی لێرن، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گەشتەکان بە زۆری ڕاگیراون و لێرە هیچ گەشتیارێکی بیانی بوونیان نییە. لەوانە ئەمریکیەکان کە یەکێک لە هۆگرەکانی ئەم شارن. ئەوان بە هیچ شێوەیەک تەنانەت لەم شوێنە بەناوبانگە کە سەردەمێک جێگای دڵخوازی ئێرنێست هەمینگۆی ڕۆمان نووسی سەدەی 20 بوو نابینرێن، یان لەم کتێب فرۆشیە بەناوبانگە ئینگلیزیە کە سەدەیەک پێش ئیستا لە ڕێگای ئاوارەیەکی ئەمریکیەوە دامەزراوە. شۆکێکی گەورە بوو، زانینی ئەوەی کە هەموو شتێک لە مانگی مارچدا هەڵوەشێنراوەتەوە. هەموو ئەو خەڵقانی بۆ پشووی جەژنی قیامەت دەهاتن، یان ئەوانی بڕیار بوو بۆ هاوین بێنە ئێرەوە، تەنانەت ئەوانی بڕیار بوو مانینۆ بێنە ئێرە، هەمووی هەڵوەشێنراوەتەوە. گەشتیاری گەورەترین پیشەسازی پاریسە و نزیکەی 10% هێزیکا لەم وڵاتەدا لەخۆ دەگرێت. لێرە و لە ئوروپا کە ساڵانە پێشوازی لە 15 ملیۆن گەشتیاری بیانی دەکات، ئەمریکیەکان زیاترین ژمارەیان هەیە وە گەشتیار. گەشتیارانی ئەمریکی زۆر باشن، لە ڕاستی داوا هەز دەکەم باشترینن. ئەوان حەزیان لە پاریسە و وەشتی فەڕەنسی و ئەوان لە هەموو شتێک چێژ دەبینن، لە چۆنێتی ژیانکردنی فەڕەنسیەکان، لە خواردنەکان، لە ڕووبار و بینا و تەلارەکانیش. بەڵام لە ئیستادا ئەوان لە ڕێزبەندی نوێی گەشتەکانی یەکێتی ئوروپادا نیەن کە بریتین لە وڵاتەکانی کەنەدا و تۆنس و چین. یەکێتی ئوروپا بە بەردەوامی پێداچوونەوە بە لیستەکەدا دەکات و زۆر جار بە پێی ڕەوشی تەندروستی وڵاتەکان وڵاتێک زیادیا کەم دەکات لە لیستەکەدا. مایک پەمپەئۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان کە ئەمریکا و یەکێتی ئوروپا پێکەوە کار لەسەر ئەوە دەکەن کە چۆن سنوورەکان بە بێترس بکەنەوە. من وا دەزانم کە هەمومان بە شێوەیەکی ڕێژ پێویستیمان بە ئەوەیە کە بزانین ئەم کرانەوەیە چۆنە بێت. ئێمە دەبێت ئابووری جیهانی خۆمان بگەڕێنینەوە لەسەر ئەمەش بە دروستی کارکەین. ئێمە دەمانەوێت دڵنیا بینەوە کە ئەوەی دەیکەین لە ڕووی زانستی و تەندروستیشەوە دروستە. سنووردارکردن و ڕاگررتنی گەشتەکان بابەتێکی سادە نەبووە. هەندێک جار پەراوێزی ناخۆشیشی لێکەوتووەتەوە. کاتێک کە ئوروپا بوو بە سەنتەری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، واشنگتۆن سنوورەکانی بەڕووی گەشتیارە ئوروپیەکاندا داخست. یەکێتی ئوروپاش خێرا پەرچەکرداری نواند و بێدەنگ نەوەستا. لە ئیستاشدا ژمارەی توش بووان لە زۆربەی وڵاتە ئوروپیەکاندا بەرەو دابەزین دەڕوات، بەڵام لە هەندێک لە بەشەکانی ئەمریکادا ڕووی لە هەڵکشانە. دەتوانم بڵێم کە ئەوروپا زۆر نەکەوتە ژێر کاریگەری کردەوەکانی ئەمریکاوە، بەڵام هەندێک پەرچەکرداری هەبوو.
ئەگەر ئەمریکا هەرمەم شێوەیە سنوورەکانی خۆی بەڕووی ئێمەدا دابخات ئەوە ئێمەش بەردەوام دەبین وەک ئەوان دەیکەن. ڤایرۆسی کۆرۆنا هەروەها ڕێگەی ئوروپا و ئەمریکای جیا کردووەتەوە لە یەکتر بە شێوەیە کە هەر کامەیان تیشکیان خستە سەر ئەوەی کە هاوڵاتیەکانی خۆیان بپارێزن و دەرمان و واکسەنیان بۆ دابین بکەن. لێکۆڵەران دەڵێن هەروەها ئوروپیەکان هەست دەکەن کە لە نێوان گرژی و ئالۆزیەکانی ئەمریکا و چیندا کە لە میانەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا دروست بوو توش بوون و گیریان خواردووە. لە سەرەتای ئەم ساڵیشەوە هەندێک لە سیاسیەکانی ئوروپا ئەمریکیەکانیان تاوانبار کرد بەوەی کە ماسکیان نەهێشتوەتەوە و هەمویان بۆ هاوڵاتیەکانی خۆیان ڕاکێشاوە ئیدعایە کە کاربەدەستانی ئەمریکا ڕەتیان کردەوە. ئێمە هەستمان نەکرد وەک هاوپەیمانێک لەگەڵمان جوڵا بێتەوە. بۆیە لە ئێستادا وا دەزانم ئەوروپایەکان هوشیار بوونەتەوە لەوەی کە دەبێت ڕێکاری خۆیان بگرنە بەر. ئاراستەی پەیوەندیەکانی ئەو دێوی ناوچەکانی ئۆقیانوسی ئەتلانتیک هەرچی بێ دەبێ ئەوە بزانن کە زۆر کەس لێرە هیوادارن و چاوەڕێی ئەوەن کە گەشتیارە ئەمریکیەکان درەنگیاز و دەگەڕێنەوە. دادگەهەکە تورکیا بڕیار لەسەر گوهرتنا شینەوارێکی کەڤنارێ بناوێ ئایا سۆفیا لە ئەستەمبولێ و ببە مزگەفت پاش ئێخست. ئەنجومەنێ بلندترین دادگەها تورکیا هەزرا گوهرتنا وی شینەواری ئەمبراتۆریا بیزانتیە سەد ساڵیە شەشێ دیکە و بکن مزگەفت. ئەو دخوازن بڕیارەکە ئەنجومەنی وەزیرانی ساڵا 1934 پوچ بکن و لەسەر دەمێ مستەفا ئاتاتورک هاتیەدان ئەو شوینەواری کەڤنارێ 1400 ساڵان کرا مۆزەخانەکە دیروکی و دلستا یۆنسکۆ یا شینەوارین جیهانێدایە ساڵێ بە ملیۆنان گەریدا سەرداناوێ دیکن. گوهارتناوی بووە بابەتی کێژڤەکێشە دنێڤبەرە نیشتیمان پەروەر پارێزیار وولانن ئیسلامیدا. تورکیا ادعا دکا کو ژمارە ڤەگرین ڤایرۆسێ li wir gelek nizme û nizmtir ji çend welatên Ewropî û welatên pêşkeftiyên cîhanê jî lê saziyên tenduristî hişdarî didin ku ev ji xwerazîbûne renge bibe seddemê Hindî ku jimara ڤayrosan careke dî li Tirkiye bilind bibe. بەڕێوەبەری نەخۆشخانەی سوڵتان غازی لە ئیستانبول دکتۆر سۆنمەز چاودێری نەخۆشان و توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا دەکات. نەخۆشخانەی سوڵتان غازی لە ئیستانبول یەکێک بوو لەو نەخۆشخانانەی کە یەکەم نەخۆشی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنای لەخۆ گرت. ئەم نەخۆشخانەیە لەبەرەی پێشەوە بوو بۆ بەرەنگاربوونەوە دژی ڤایرۆسی کۆڕۆنا. tedavi açısından لە ڕووی چاودێریکردنی نەخۆشەوە زۆر پێویستە سەرەتا نەخۆشیەکە دەستنیشان بکەین پێشەوەی نەخۆشەکە بخێنە ژێر چاودێری تایبەتەوە. بۆەوەی تەندروست بیت پێویستە خۆت بپارێزی. ئەم خاڵە بە خۆپارێزی نەخۆشەکە و ئاگا لە خۆبوون دەبێت. کاکو ئێستا ئێمە براوەی ئەم جەنگەین دەتوانین بڵین لە پێش ڤایرۆسەکەوەین و زۆر باشترین لە جاران چونکە ڕێژەی توشبوون کەمتر بۆتەوە و بۆ ئێمە ئەمە ئیلهام بەخشە کەمتر کار دەکەین و کەمتر ماندوو دەبین. 20,000 توشبووی نەخۆشی کۆڕۆنا لە ئیستانبول. دکتۆر سۆنمەز دەڵێت استراتیژیەکی بەهێز و بەتوانە لەلایەن حکومەتەوە بۆ هۆکاریەوەی کە ڕێژەیەکی زۆر کەم لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە شارەکەدا هەبێت. سوڵتان غازی یەکێکە لەو نەخۆشخانانەی کە لەلایەن حکومەتی تورکیاوە لە چەند ساڵی ڕابردوو دروست کراوە. نەخۆشخانەکە بەشێکە لە ئەو پەرەپێدانانەی حکومەت بە کەرتی تەندروستی وڵاتەکەی دەدات. زۆری نەخۆشخانە و نەخۆشخانەی تایبەت لە شاری ئیستانبول وای کردووە کە ڕێژەی توشبوون بە کۆڕۆنا کەم بێتەوە و ڕێژەی چاکبووان ڕوو لە زیادبوون بکات. özellikle yazın gelmesiyle de belki insanlar bu rahata لەگەڵ هاتنی هەبین خەڵک زیاتر ئارام بوونەتەوە و گوێ نادەن. ئەمە زۆر خەتەرە. تاو کاتەی ڤاکسین دەدۆزرێتەوە ئەم ڤایرۆسە هەڕەشەیەکی ڕاستە خۆی دەبێت لەسەر ژیانمان، لەسەر دەستەکانمان، لەسەر دەستی هاوڕێ و دۆستەکانمان. تەندروست بوون لە ئەنجامی خۆپارێزیدا بەدی دێت. لەبەرەوەی ڕێژەی دانیشتوانی تورکیا زۆربیان گەنجن، ڤایرۆسی کۆڕۆنا نەیتوانیوە زیانێکی زۆر بە وڵاتەکە بگەێنێت. هەرچەندە لەگەڵەوەشدا کۆمەڵێک لە گەنجان تووشی ڤایرۆسەکە بوون. دکتۆر سۆنمەز و هاوکارانی پێیان وایە حکوومەتی وڵاتەکە بە باشترین شێوە ڕوبەڕووی ڤایرۆسەکە بۆتەوە. ئەوان دڵخۆشن بەوەی کە تا ڕادەیەک توانیویانە ڕوبەڕووی ڤایرۆسەکە ببنەوە و سەرکەوتن بەدەست بێنن.
لە عێراقی کردی ساڵێمیژی بربدەر با ڤایرۆسا کۆرۆناکەدیە چەند کەمپانیژی عێراقی دەرکەتنە لێ gelekên dî cihêwan girtin her çawa be karmendên kampaniyên neftê lê Iraqê karê xwe ji dest nedane lê dîsan ji derdê vîrusa korona dinalin. تاریکوڕونە و حەسان لە کێڵگەیەکی نەوتی زوبێری شاری باسڕەی خواروی عێراق لەگەڵ هاوڕێکانی خەریکی هەڵکەندنی بیرێکی نەوتن بێگوێدانە پلەی بەرزی گەرما و کارکردن لەگەڵ ئەو ئامێرە قورسانەی ناخی زەوی هەڵدەکۆڵن. لە پلەی گەرمای بەرز کار دەکەین و ئامێرەکانیش مەترسیدارن. ناتوانین ئاسان مامەڵیان لەگەڵ بکەیت و هێزێکی زۆری دەوێت. سەرڕای هەبوونی ڤایرۆسی کۆرۆناش بەڵام ئێمە لە کارەکانمان بەردەوامین و هیچ نەوەستاوین. عێراق وڵاتێکی دەوڵەمەند بەنەوتە لە کۆنیشەوە چەندین کۆمپانیای بیرهەڵکەندنی نێوخۆیی هەیە و هێشتا لەو بارەیەوە پشت بە توانای ناوخۆیی دەبەستن. کۆمپانیەکەمان لە ساڵی 1990 دامەزراوە سەرکەوتنێکی باشۆن بەدەست هێناوە و تاکو ئێستا 1100 بیرنەوتمە هەڵکەندووە 2344 بیریشمان نۆژەن کردوتەوە. لە ئاسمانەوە دیمەنی کۆمپانیای بیرهەڵکەندن وەک شارێک دەرەکەوێ لە بیابانێکدا وە لێ ژێرخانەکەی تژیە بە ئاڵتونی ڕەش کرێکارەکان تا کار بکەن داهاتیشیان بەرزترە بێتەوە. بەرزکردنەوەی ئاستی وەبەرهێنان و کارکردن بە خێرایەت وا دەکات کاریگەری هەبێت بۆ سەر موچەکانیشمان چونکە کۆمپانیاکەش پشت بە داهاتی ناوخۆ دەبەستێت. کارکردن لە کۆمپانیای بیرهەڵکەندنی نەوت مەترسی ژیانی زۆرە جگە لە بەکارهێنانی توانایەکی زۆری جەستەیی مەترسی ژەهراوی بوونیش لە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر نەبێ کەمتر نییە. بەرزکردنەوەی ئاستی وەبرهێنان و کارکردن بە خێرایی وا دەکات کاریگەری هەبێت بۆ سەر موچەکانیشمان چونکە کۆمپانیاکە پشت بە داهاتی خۆی دەبەستێت. لە بەرەبەیانەوە کارکردنی بێوچان تا خۆر ئاوە بوون لە هەڵکەندنی بیرەنەوتێکدا کرێکارانی بیرهەڵکەن هەموو ڕۆژێ ئەو خەونەیان هەیە بە سڵامەتی بگەڕێنەوە بۆ لای خێزانەکانیان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. ڕوویدانێکی ئاڤاهەیەک وێرانکردن لە نێزیک ناڤەندێ ناتانزیە ناڤۆکی لە باشوورە تەهرانê lê karbidest dibêjin wê ڕوویدانê çi ziyan negihandiye wê navenda navokî. Peyvdarê Ajansa Atomiya Îranê Behrûz Kemal wendî ew daxuyanî da Ajansa Êrnaya Komara İslamî berî niha qet nehatibû zanîn ku avahiyek li nêzik wî navendê atomî tê duristkirin. Natanz taybet e bi dewlemendkirina uranyomî û çend beşên wê ji erdin ji bo ku ji êrişên firokan parastî be. Ew êke ji saziyên jêrçavdiriya Ajansa Atomiya Netewên girtî. Di vîdeo konferansekî de rêberên Rûsya, Tirkiye û Îranê danûstandin li ser rewşa Sûriya kir wan pêşniyaza li hevhatinên siyasî ji bo şerê nehsalî di vî welatî de kir. ئەو وڵاتانی کە پشتیوانی لە لایەنی جیاوازی شەڕی سووریا دەکەن و توێژێکیان ئەنجامدا بە مەبەستی هەوڵەکان بۆ کۆتایی هێنان بە شەڕی 9 ساڵی سووریا. لەو کۆنفرانسەی کە ڕۆژی چوارشەممە بەڕێگای ڤیدیۆ چات ئەنجام درابوو سەرۆکانی هەر سێ وڵات رووسیا، تورکیا و ئێران جەختیان لەوە کردەوە ڕاگررتنی شەڕی سووریا پێویستی بە چارەسەری سیاسیانەیە نەگلەشکری. یەکێک لە ئامانجە گرنگەکانی ئەم کۆنفرانسە ڤیدیۆی ئەم ڕۆمانەوەیە کە بارودۆخی ئێستای سووریا هەڵبسەنگێنین تا لەسەرەوە ڕێبکەین چ شتێکی تر پێویستە بکرێت بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی سووریا. سەرەتا ئەمەش لەسەر بەردەوامی شەڕی دژی بە تیرۆریزمی جیهانیە. ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە چه هەنگاوێکی تر پێویستە بگرینە بەر بۆ لە ناوبردنی ئەم گروپە تیرۆریستیانە. ئێران و رووسیا بە درێژایی شەڕی سووریا پشتیوانیان لە سەرۆکی سووریا بەشار ئەسەد کردووە لە کاتێکدا تورکیا داوای لادانی حکوومەتەکەی دەکرد و پشتیوانی لە چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سووریا کردووە. لە میانی کۆنفرانسەکەدا سەرۆک کۆماری ئێران حەسەن ڕوحانی گوتی کۆماری ئیسلامی لەو بڕوایەدایە تەنها ڕێگە چارەسەری قەیرانی سووریا چارەسەری سیاسیە نەگلەشکری. ئەو داواشی کرد دەبێت هێزەکانی ئەمریکا دەست بەجێ لەو ناوچەیە بکشێنەوە ئەو زمانێکی زۆر توندی دژ بە ئەمریکا بەکارهێنا. نیروهای تروریست آمریکایی از جەخت دەکەمەوە لەوەی هەرچی زووترە هێزەکانی ئەمریکای تیرۆریست لە تەواوی ناوچەکە بە تایبەتی لە سووریا دەربچن و سەرۆری حکوومەتی سووریا بگەڕێتەوە بۆ تەواوی خاکی خۆی.
لە ئێستادا ژمارەیەکی کەم لە هێزەکانی ئەمریکا لە سووریا ماونەتەوە بۆ پاراستنی کێڵگەنەوتەکانی ژێر کۆنتڕۆڵی کوردەکان تا نەکەونە ژێردەستی داعش. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیۆب ئەردۆغانیش جەختی لەوە کردەوە پێویستە یەکگرتووی سیاسی و یەکپارچەی خاکی سووریا بپارێزرێت. ئەو گوتیشی لە سەرەتای شەڕی سووریاوە ئێمە پشتیوانیمان لە خەڵکی سووریا کردووە. ئێمە هەستیارێکی زۆرمان نیشانداوە کە سووریا بەدەستی ڕێکخراوە تیرۆریستەکان پارچە پارچە نەبێت. بە بەشداریکردنی هێزی لەشکری هەر کاتێک پێویست بوو بێت ئێمە ڕێگەمان لە کارەساتی مرۆیی پلانی جودابیران بۆ کۆنتڕۆڵکردنی شوێنەکان گرتووە. بەردەوامیش دەبین لە ئەنجامدانی هەر شتێک کە پێمان بکرێت بۆ سووریای دراوسێمان تا بە زووترین کات بگات بە ئارامی، ئاسایش و سەقامگیری. بەم دوایانە بەڕێوەبەرایەتی ترامپ یاسای قەیسەری بۆ زیادکردنی فشارەکانی بۆ سەر حکوومەتی سووریا خستە بواری جێبەجێکردنەوە. بەپێی یاسای قەیسەر سزا دەسەپێنرێت بەسەر کاربەدەستانی سووریایی و کارداران و هەر کەسێکی بیانیشدا کە سەر و سەودا لەگەڵ دیمەشقدا بکات بە رووسیایی و ئێرانیشەوە. سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین ڕخنەی لە سزاکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا گرت بۆ سەر حکوومەتی ئەسەد و جەختی کردەوە لەوەی کە پێویستە هاوکاری سووریا بکرێت بۆ بوژانەوەی ئابووری و هاندانی گەڕانەوەی پەنابەران بە وڵاتەکەیان. سەرۆکی ئێرانیش زۆر دژی ئەو سزایانە وەستا. تروریسم اقتصادی ئەمریکا بەردەوامە لە ڕێبازی سزاکان و سەپاندنی سزاکان بە شێوەیەکی تاکلایەنە بەسەر خەڵکی سووریادا بەمبەستی فشارخستنە سەریان بۆ بەدەستێنانی ئامانجە نایاساییەکانی خۆیان. واشنگتن مەرجی داناوە بۆ هەڵگرتنی ئەو سزایانە لەوانەدا دادگایکردنی تاوانبارانی جەنگ، ڕاگرتنی بۆردومانکردنی خەڵکی سیڤیل و هەروەهاش ئازادکردنی زیندانیە سیاسیەکان و گەڕانەوەی پەنابەران. ڕێبەرانی تورکیا، رووسیا و ئێران لە کۆبوونەوەکەی ڕۆژی چوارشەمەیاندا ڕێککەوتن لەسەر ئەوەی کۆبوونەوەی داهاتویان لەسەر سووریا لە ئێران ئەنجام بدرێت، بەڵام ئاماژەیان بە کاتەکەی نەکردو، گوتیان هەر کاتێک کە بتوانن کۆ دەبنەوە. دەرکەتنا ڤایرۆسا کۆرۆنا کەمپینین هەڵبژارتنین سەرۆکاتیەیەن سەرۆک دۆناڵد ترامپ و هەڤڕێکی وی دموکرات جۆ بایدن ئالۆزکردنە و ئەو نەچارکردنە ڕوو بکەن تەکنۆلۆژیایە هەتاکو خۆ بگەهینن دەگدەران و بکارن پارێژی کۆم بکن هەتا لەسەر کەمپێنان خەرج بکن. دەوێ راپۆرتێدا ئەمێ بزانن کە ڕایەدارن هەردوو کەمپێنان چاوا وێ تەکنۆلۆژیای بکارتئینن ji بۆ ku بکاربن di هەڵبژارتنادا سەر بکەون. دەمێک و ڤایرۆسا کۆرۆنا ژیانە خەڵکێ گۆڕی لە سەرانسەری جیهانێ ئەنترنێت بیە ئەگەرە سەرەکی ji بۆ کارێ سیاسی و هۆنەری و بەرێکانیە سەرۆکاتیە لە ئەمریکا. This is an entirely unprecedented situation. ئەفراوشە بکشتی قەت چێنە بووە بەرینوکە بێ هەبوونە دەرفەتە هەنارتنا ڕێکخەر و خوبەخشان بوو بەردەرگەها کەمپین دەوێت گەلک دافرێنەر بن. بربژارێ سەرۆکاتیە ئەمریکا جۆ بایدن میدیۆ جڤاکی بکارتینت وەکی ئینستاگرام و بشێوەیەکی زیندی دگەل کەسێت ناودار و هونەرمەندە داخوێت. هەروەسا کارمەندێت بەرێکانە سەرۆک ترامپی ڕۆژانە دەستپێکرینە بەرنامەیەکی دانوستاندنێ bi zindî pêşkêşit dikin û bi pişikdariya çend navdarên Amerîkî û herwesa malbata wî. We run a lot of ads on Facebook continuously. ئەم بەردەوام ڕێکلامان سەر فەیسبووکێ بکاردێنین. تیمامەیە دیجیتال دەبێژیت و ئەوەکی کارە سەربۆرسایە. ئەم gelek رێکلامان دکەین و تانوکە باش بڕێڤەتچیت. ئەم دێ gelek دراوی تەرخانکەین و بەردەوام رێکلامان کەین و یەن ku nekariger dêj Facebookî derexîn. Grûpeka piştevanên berbijar Biden rêklama bi şêweyekî nî bikartînin pirêka hindek platformên nî weku Xbox. Will reach voters on gaming devices like Xbox. ئەم دێ بەڕێکە ئەپên wekî holo û rok xû gihîn dengderan û her wisa bikarînana Amîrên wekî Xbox xû gihîn dengderan. هەروەسا کارمەندێت بەرێکانە سەرۆکاتیە هەردوو بربژارە هەندێک ئاپا بکارتینن بۆ پتر دانوستاندنە گەل پشتەوانێت وان. و دیارە ku li sala 2020 gelek xelk bêçendî bînin ku siyaset wekî hunerî lê hatiye û karmendên berêkana serokatiya herdû helbijara hewle din pitir piştevana bi dest vebînin li pirêka dijital. وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ پشتیوانی لە داوا و پێشنیازێکی نەتەوەیەکگرتوەکان دەکات بۆ کردنەوەی خاڵی سنووری نێوان عێراق و سووریا. هەڵبەت مەبەستش ئەوەیە کە هەرێمەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا نەکەونە بەر ئەمبارگۆی دژی ڕژێمی ئەسەد. ئایا ئەمە چەندێک یارمەتی ئەو هەرێمە دەدا؟ لەگەڵماندا
برێز سەرهەنگ حەمە ساید بەڕێوبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنستیتوتی ئەمریکی بۆ ئاشتی. کاکە سەرهەنگ ئەمە کاتت باش و چاوەڕێی وەڵامی جەنابتم. کاتە باش کاک دەخیل سڵاو ڕێزم هەیە بۆ خۆت و بۆ بینەرانی بەڕێز. بەڵێ داواکاری سکرتێری گشتی نێتەوە یەکگرتوەکان و پشتیوانی پامپێۆ و زۆرێک لە ڕێکخراوانی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆی کە خاڵی سنووری نێوان عێراق و سووریا بکرێتەوە بۆی کە کۆمەکی خۆراک و پزیشکی و یارمەتیتر بچێتە ئەو دیوبەردی سووریا شتێکی گرنگە لەبەرەوەی کە ئەو ناوچەیە پێویستی بە یارمەتیە و لەوەتی ئەو خاڵە سنووریانە داخراوە کەوتونەتە ژێر فشارێکی گەورەوە و لە ئێستاە کە بارودۆخی ئابووری ئەو ناوچەیە باش نییە و قەیرانی کۆرۆنا لە ئارایە ئەم کردنەوەی ئەو سنوورە پێویستە. بەڵام بێگومان رووسیا و لەسەر بە خزمەتکردنی نظامی ئەسەد ئەم کارە ئەکا کە ئێوێ فشار بخاتە سەر کۆمەڵگای نێودەوڵەتی بۆی کە ئەم خاڵە سنووریانە داخرێت کۆمەڵگای نێودەوڵەتی ناچار بێ ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی سووریایە بکە و فشاریش بخاتە سەر خەڵکی ئەو ناوچەیە بۆی کە حکوومەتی سووریا قبول بکەن و ڕێگری نەبن لەگەڕانەوەی. باڵێ کاکە سەرهەنگ بابەتێکی دیکە پەیوەندی بە عێراقەوە هەیە. پێشماوەیەک خەبەرێکمان بیست کە هێزەکانی دژە تیرۆری عێراق کۆمەڵێک لە ملیتانی یان چەکدارانی کۆمەڵی کە پێدرن کە تایب حزب الله سەر بە ئێرانن دەستگیریان کردبوو. ئەم کۆمەڵەیە پەلاماری هێزەکانی ئەمریکیان داوە. هەڵبەتە خۆ دەزانی کە وتوێژەکانی نێوان ئەمریکا و عێراقدا خاڵێکی نیگەرانی ئەمریکا ئەوە بوو کە عێراق تا ئێستا نەیتوانیوە ئەو کۆمەڵانە ڕاگرێ. ئەم هەنگاوەی کادرمی بۆ ڕاگررتنی باڵانسی نێوان ئەمریکا و ئێراندا لە ناو نابات؟ بێگومان حکوومەتی کاڵمی و پێش ئەویش حکوومەتی عەبدولمەهدی و پێشەوەش عەبادی دائیما ئەو لە وەزعێکی ئیحراجا بوون کە نەیان ئەتوانی ڕێگە بگرن لەو پەلامارانەی کە ئەدرا لە ئاڕاستەی سەفارەتی ئەمریکا و ئەو بنکە سەربازیانەی کە سەربازی ئەمریکا و بڵێن تەحالفی دەوری لێیە. ئەم داواکراوە لە حکوومەتی عێراقی بۆ پاراستنی سەروەری خۆی و ئەرکی نێودەوڵەتی لەسەری کە ئەو شوێنانە بپارێزێ. ئەم هەنگاوەی کە کردی هەڵبەتە هەنگاوێکی تازەیە لە چاو حکوومەتی عەبدولمەهدیە چونکە ئامادە بوو کە هێزی عێراق و سەروەری یاسا بسەپێنێ. بەڵام بێگومانەوەشمان بینی کە لێکەوتەوە کە حەشدی شعبی و هەنە سەرکردەی عێراقی ئەمان پێ قبوڵ مەبوو و تەنانەت ترسیەوە هەبوو کە بەرەنگاربوونەوەی چەکداریشی دەکرێتەوە توانرا کۆنتترۆل کرێ. بەڵام نیشانەیە کە پەیامێک گەنەرێ بۆ ئەمریکا کە ئەم سەرۆکوەزیرانە مەبەستێتی سەروەری عێراق بپارێزێەوە پەیامێکی ژنێرێ بۆ ئەو گروپە چەکدارانە کە ئەم سەرۆکوەزیرانە جیاوازە بێ و ئامادەیە هێز بەکاربێنێ لەکوێ پێویست بێ. ئێستا هێور کراوەتەوە بارودۆخەکە بەڵام مە کۆتایی هەموو لاکان بە حساباتی خۆیانە ئەچنەوە بەڵام کۆتاییەکەی نابێ بێگومان. باڵێ کاکە سەرهەنگ دوا پەیام دوا باس لە بارەی وتوێژەکانی نێوان عێراق و ئەمریکا چی هەیە؟ ئەوەیە کە هەردوو لا کۆبوونەوە لە 11/6 کۆبوونەوەیکی باش بوو بۆ دەستپێکردنی پرۆسەیەکی گفتوگۆکردن. هەڵبەتەوە تەنها کۆبوونەوە نەبوو و بڕیار درابوو کە پاشەوەی کە ڕاگەندراوێکی هاوبەشیان دەرکرد کە لە مانگی حوتە کۆببنەوە لە واشنگتن. بیرۆکەکە هەیە بەڵام توانای سازدانی ئەو کۆبوونەوەیە ئەکەوێتە سەرەوەی کە ئایا سەفەر و کۆرۆنا ڕێگەیە ئایا قەیران وەزعی عێراق ڕێگە پێەیە نیەتەکە هەیە. تەنانەت باز لەوە ژەکرێت کە سەرۆکوەزیرانی عێراق بێت سەردانی ئەمریکا بکە. هەمانە هەمووی شتی ئیجابین ئەکەوێنێتەوە سەرەوەی کە لەکەیە ئەکرێت جێبەجێ بکرێن. باڵێ زۆر سپاس کاکە سەرهەنگ حەمە سەید بەڕێوەبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئینستیتوتی ئەمریکی بۆ ئاشتی لێرە لە واشنگتن. سپاس بۆ تۆش. حکوومەتە چینێ پێنگاوێن قەیم دەهاوێژە ji بۆ سنووردارکردنا ژمارە زاینێ di nav مسلمانên Ugurda û kêmaniyên dî li welatî de li demek ku ew piraniya nijadihan han dide ku pitir zarokan bînin. Di vî warî de em bizanin li Çînê çi çê dibe. Tevî ku gelek jinan berê li ser vê babetê bang li civaka navnetewî kirin, li gor lêkolînên ajansa Associated Press
چین سیاستا کنترۆلکردنا هەژمارە زارۆکان لەسەر کەمینەیەن مسلمان بڕێوە دەبە. زێدی 30 کەسن و بەرێ هاتبوون گرتن دەبێژن و چین vەیەکێ دکە ji بۆ کێمکردنا هەژمارە مسلمانن وی وڵاتی. دەمێ من زارۆکە خویە سیێبی بەرێک و هەڤژینێ من di sala 2015 da وەرەگرتنێ حکمەتê belgenameyan zarokên min dane min. Piştî wan hevjînê min girtin û şandine kempê. Wan dest bi giriftariya kir û gotin ku zarokên min neqanûnî ne. کۆنترۆلکردنا هەژمارەیە ڕوونژوانن مسلمان بڕێیا کەمپان da têkirin. Ew kesin zêdî du zarokên wan hene tên şandin ji kempin taybet re û nayên berdan ta ku para nedin. Min pare nebîn ez bidim. Min hizira xwe kir ku xaniyê min yê bikiriye û hevjînê min di kempê de ye. Demê ku zarokên min bi kempê hesayîn ew gelek girîn û gotin heke tu biçî kî dê guya xwe ditme. Polîs diçûn hindirê malên xelkê de û digeriyan eger wan zarokên xwe veşartine yan ne. Piştî Gulnar Omirzax zarokê xwe yê siyê bû, hikûmetê ferman da ku ew divê amêra IUD bixe di leşê xwe da ku rê li diristgirina zarokan weregirtin. Kasılık çıkanlar bolsa janağı lager degen ew bi zorî derziya dine jinan û mal zarokê wan ratkin. Wekî dibînin ku zarokê te neqanûnî ne, bi zorî wî zarokî ji ber te dibin. û ew kesê bi ferman û hikmetê nekin divên biçine kempê û bi zorî nahêlin xelk zaroka çêkin. Hikûmetê sê roj dan Gulnarê ku $2685 bide ji ber ku zêdî du zarokên wê hene. Eger ew pera nede, divê bi hevjînê xwe re here kempê ku nêzik 1 milyon kemîneyên musilman têda dijîn bitawana hejmara bilind ya zarokan. Heqîqeten bir aciz, heqîqeten bir bîçare. Ew dixwazin me nehêlin. Belê nekarin me hemiya bikujin. Ji ber ku cîhan hemî me dibîne û ji ber hindê ew pêngov werdigirin, me dibin kampa ve bihilin û me ji hevjînê me dîrkin û bi zorî nahêlin ku em zaroka çêkîn. Ji sala 2015 ta 2018 rêjeya zarokan lê herêmên Uyghur ya Hotan û Kashgar 6 sedî kêmtir bûye. Wezareta Derveya Çînê taniha çişrove li ser vê babetê nedane. Lê şarazayên derveyê Çînê didin zanîn ku hikûmet vêyekê dike wek kampeynek li dijî gelê Uyghur. بهیوی و داخوازن دمن خوش ام و چندتین دمایا برنامه کرد کنکشن حتی جارک دیگه نیک داخل شما هیویا خوشی و سلامتی جوارا دخوازه بدوام